بەڕێز عەبدولڕەحمان جەزائیری شرۆڤەکاری سیاسی و سەربازی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان دەبێت کە قسە و باسی ئەم باسەی لەگەڵ دەکەم. بەڕێز جەزائیری ئەم کاتت باش، سوپاس کە ئامادەی لەگەڵمان. سەرەتا پێمان بڵێ ئەو پاڵنەرانە چین لە پشت پەیامەکەی مالیکی کە لەم کاتەدا ئاراستەی کابینەکەی سوودانی کردووە؟ بدایەتەن لە سەرەتادا بەلای خوای گەورە و میهرەبان سڵاو و ڕێزم بۆ کەناڵە ئاسمانیە بەڕێزەکە ئێوە هەروەها بینەرانتان کوردستان 24 ئەو گفتوگویان ئەو گوتانەی بەڕێز مالیکی وتبووی لەبارەی بابەتی ئەو بابەتەی کە لە میانی نێردەی نەتەوەی گرتوەکان هاتوو بۆ لای بەڕێز سەید عەلی سستانی ئەم سەردانە هەندێک بەشاتی هەبوو لەوانە هات قسەکردی بەڕێز مالکی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا یەکێک لەوانە بڕیاری مەرجەعیەکان بوو لە بارەی خاڵێکی سەرەکی ئەویش کۆکردنەوەی چەکە لە دەستی دەوڵەتدا و پاشان بەڕێز مالکی پەیامێکی دا بە بەڕێز سوودانی و حکوومەتی عێراقی بۆ ئەوەی لەگەڵ لایەنی دیبلۆماسی و نەتەوەی گرتەکاندا کار بکات بە ڕەچاوکردنی دۆخی ناوچەکە و عێراق کە ڕەنگە دووچاری هێرش یان جەنجێکی گشتگیر بێتەوە بەهۆی ئەو جەنگەی لە نێوان ئیسرائیل و غەزە ڕوو دەدات و هەروەها باسی لەوە کرد کە دەبێت چەک لە دەستی دەوڵەتدا کۆ بکرێتەوە بڕیاریش لەلایەن دەوڵەتەوە دەربچێت و هەروەها بەرپرسیارەتی خستە سەر ئەستۆی حکوومەتی عێراقی لەبارەی بابەتی گەندەڵیەوە خاڵشتر بوو هەروەها بابەتی پرۆژە دواکەوتووەکان بابەتی گەندەڵی بەشێک لەوە هاوڕابوون لەگەڵی لەو نووسراوە سیاسی کە ڕەزامەندیان لەسەردا و ڕێکەوتو لەسەری ئەو ئەمەش بەشێک بوو لەو گفتوگویانی کە بەڕێز مالکی وتی. بەڕێز جەزائیری مالکی شتێکی گەشتی وت با من بیری تۆی بێنمەوە بۆی شرۆڤەی بکەی بۆم ئەڵێ هەندێک لایەن هەن هەوڵی تەقانەوەی دۆخەکادەن مەبەستی چێیە کێن ئەو لایەنانە؟ بەڕێز مالکی دەبێ ئەوە بزانین کە باسی چەندین بابەتی کردووە چەندین خاڵی جیاجیا کە دێمە سەری بۆ کەناڵە بەڕێزەکەتان خاڵی سەرەکی کە باسی لێوە کرد ئەیش ئەو بکە دۆخەکە هیچی تر تەحمل ناکات بۆ نمونە گەڕانەوەی پرۆژەی حزبی بەعس ئەوە بوو کە مالکی باسی کرد بۆ نمونە هەندێک لەو لایەنانە باسییان کردو کە بەشدارن لە پرۆسەی سیاسی بەڵام لە ڕێگانەکاندا ناکرێت ناویان بێنەمیان دەستشانیکە بەڵام دەکرێت بە شێوەیەکی گشتی باسی بکەم وەکەوەی بەڕێز مالکی باسی کرد کە هەندێک کەس هەن ئێمڕۆ لە پرۆسەی سیاسیدا بۆ نمونە پرۆژەیەک بۆ نمونە لەبارەی هەرێمی سونەوە کەم پرۆژەی تازەیە بۆ نمونە هەروەها بەڕێز خەمیس خەنجەر لێپرسینەوەی هەیە و بەشێکە لەو سیستەمەی کە پێدەوترێ پێکاتەی سونی ئەوەشی باس کرد هەروەها هەندێک بابەتی تریشەیە کە بەو شێوەیە باسی کرد کە قسەکانی خۆی کرد دەستنیشانی ئەوەی کرد کە هەندێک فشار هەیە لەسەر حکوومەت و بەڕێز سوودانی و دەبێت بە خێراترین شێوە چارەسەر بکرێت و هەروەها حکوومەتی بەڕێز سوودانیش دەبێت ئەوە وەربگرێت کە بەڕێز مالکی دەوێت پەیامێکی ڕوون بدا و دۆخەکە ناجێگیرە و ڕەنگە دەکرێت لە کەواتە پەیامەکە بۆ سونەکان بووە نەخێر نەک تەنها بۆ سونەکان بە شێوەیەکی گشتی بۆ هەموو سیاسەکان بوو تەنانە سیاسی شیعەکانش ئەوەش بە دوور ناگیرێت کە ئێمڕۆ سیاسی شیعەکان هەڵی سیاسیان هەیە لە پرۆسەکەدا بۆیە پەیامەکە زۆر ڕوون بوو بەڕێز مالکی وەکو سەرکردەیەک و ئەزمونێکی قوڵی هەیە لە دۆخی سیاسیەدا و 8 ساڵ حکم عێراقی کرد و ئەمین عامی حزبی داوا بۆ استراتیژیەتێکی دووربینی هەیە دەبێ ئەم دەرەنجامانەی کە لەلایەن بەڕێز مالکیەوە باسکراون دەبێ بۆ نمونە ڕەچا بکە بۆ نمونە کۆکردنەوەی چەکی بێمۆڵەت و هەروەها
جێبەجێکردنی پلان و پرۆژەکانی حکوومەتی عراقی بۆ نمونە دەرچوان لە ئاسا حکوومەتی بەعس و مەلەفاتەکانی دەرەوە و پەیوەندیەکانی ئەو کە پەیوەندی بەڕێز جەزایری بابەتی پرچەکردنی عێراق بەڕێز جەزایری لە ماوەی دەسەڵات و کارکردنی سەرۆکوەزیرانی عێراق الحشد الشعبي دعمی حەشدی شعبی و وەزارەتی ناوخۆ و وەزارەتی بەرگری بکات. بەڵێ ڕێگە دەدەم قسەکانتم بۆ تەواو بکەی لە ماوەی دەسەڵاتی محەممەد شیع سوودانی و کارکردنی لە کابینەکەی هەموو ئەوانەی کە تۆ ئاماژت پێکردو لە پەیامەکەی مالکیدا هەیە کاری بۆ ئەوە کردووە. پرسیارەکەی من ئەوەیە دەوترێت لە عێراق ئەوەندەی دژایەتی سوودانی و کابینەکەی دەکرێت ئەوەندە پاڵپشتی ناکرێ بۆچی؟ عفوا الصوت غير واضح. پرسیارەکەم بە باشی گەشت یا دووبار بەڵێ لە عێراقدا دەوترێ ئەوەندەی دژایەتی سوودانی دەکرێت لە کابینەکەیدا ئەوەندە پاڵپشتی ناکرێت بۆچی هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە تۆ؟ يعني خلينا نتحدث بصراحة بابا راشكاوانە قسە بکەین ئێمڕۆ حکوومەتەکەی بەڕێز سوودانی لە ناو ئیدارەی دەولە و چوارچەوەی هەمەهەنگی هاتووە و هەروەها پلانێکی ڕوون هەیە پرۆژێ ڕوون هەیە لەو ڕێکەوتنەوە و زۆربەی جێبەجێ نەکراوە و بەڵێ پرۆژە هەیە پشتیوانی هەیە و سەرۆک بەڕێز سوودانیش ڕەنگە بێوێت ویلایەتی دووەمیش وەربگرێت و ئێستش ناهاوڕایی هەیە لە بەیان کوتلە سیاسەکان و تیارەکان کە هەندێکیان زۆر لە بەڕێز سوودانیەوە نزیکن و کار لەسەر داڕشتنی بناغەیەکی تون دەدەن بۆ بەڕێز سوودانی ئەوەشمان لەبیر نەچێت کە چوارچێ هەماهەنگی و سەرکردایەتی وڵات تەماشای ئەو ڕێکەوتنە دەکات ڕێکەوتنە سیاسی دەکات بۆ نمونە بابەتی هەڵبژاردنەکان و پرۆژەکانی یاسایی هەڵبژاردنەکان و هەروەها پێشنیازکردنی پرۆژەی بۆ نمونە هەڵبژاردننی پێشوەختە هەروەها ناکۆچیەکان گشت ئەوانە لە هەکبەکەی بەڕێز سوودانیدا هەبوو بەڕێز مالکی و هاوبەشەکانیش هەستیان وایە کە مەترسیەک لەسەر وڵات و حکوومەت هەیە و پێویستە حکوومەت تعدیلاتی تەواو بکە بۆ نمونە هەروەها تعدیلاتە وزارەکان کە ئەوەیە بەڕێز مالکی لی دەترسێت بۆ پاراستنی دەستوری وڵات و هەروەها بڕیارەکانی مەرجعیەت بۆ هەروەها چاکردنەوەی پەیوەندیەکان بەڕێز جەزائیری باسی مەترسی کرد تۆ لە کوێی قسەکان تا زۆر تاکید لە خاڵێگەکەیتەوە ئەویش مەترسیە لەسەر عێراق لەسەر دەوڵەت ئەکرێ بە کورتی پێم بڵێ ئەو مەترسیانە چییە؟ ئەو مەترسیانەی ئەو مەترسیانە تاوەکو ئێستا لە ژێر کۆمەڵێک بەند و فشاری ئەمریکایە بۆ نمونە جڵەوی بواری ئابووری هەروەها بانکی فیدرالی ئەمریکی ئەمە یەکێکیان کە ئەمەش زۆرێک لە سیاسیەکان تەنانەت گەلی عراقش لێ دەترسێ خاڵی دووەمیش پرچەک نەکردنی جێیشی عراقی و ئێستا سوپای عراق چەکی پێویستی نییە بۆ نمونە بەرگریکردن لە ڕێگریکردن لە فڕۆکە و ڕادار و هەروەها پرۆسەی هەڕەشەکانی عێراق و ئاسمانی عێراق نەبەدەست وەزارەتی بەرگریە نابهێزی ئاسمانی عراقی و ڕەنگە ئەمەش بێتە هۆی دروستکردنی کێشە لەگەڵ ئەمریکا و ئەمەش مەترسیەکانە ئەم مەترسیانەش ئەوەیە کە ئێمە لە ناوەندی جەنگەکە داین یا ئەوە تا دەبێ بەشدار بین لە ڕێگەی مقاومەی ئیسلامی یانی ژەوە تا بچینە سەر سیاستەکانی حکوومەت بەڕێز سوودانی وەک تەعاملکردن لەگەڵ ئەمریکا وەک هاوڕێک و هاوبەشێک بۆ بنیاتنانی عراقی تازە ڕەنگە ئەمەش ئەوە بێت کە ئێمە لێ دەترسین و ڕەنگە ئەمەش مەترسیە گەورەکە بێت بۆ ئەوەی بڵێ کە مەترسی هەیە لەسەر عێراق لە ڕووی سنووری و ئاسمانی و بەحریشەوە و ئەمەشە کە بەڕێز مالکی دەیەوێت بیپارێز چونکە ئەلکترازان هەیە مەشاکلی زۆر هەیە قسەکانی کۆتایی پرسیاری زۆر زیاتر هەڵدەگرێت بە تایبەت لە ڕووی ئەمنیەوە بەڕێزیشتان کەسێکی ئەمین بەس من کاتم تەواو بوو سپاس بۆ بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری شرۆڤەکاری سیاسی و سەربازی کە بەشدار بووی لەگەڵمان دەست خۆش.